بەبەغا لە چار وەرەقەی دەست پێ دەکات تا 12 سێزدەی بازار وەک پێشترین نییە وەک پێشوو نییە زۆری فەرقە ئێستا لەگە پێشی زۆری فەرقە بۆ مەعاشەکە نییە و پارەکە خۆشی پێشترێنیە و کابرا دێ بەس دەپرسی دەڕوە بەس دەپرسی دەڕوە باش چەند زۆر بولبل لە بازارەکانی هەولێر هەیە و ئەو بولبلانە نرخیان چۆنە ئەنواعی هەیە بلبل لە 10,000 هەیە هەتا 10 وەرەق ئاژوەرەقەی حەسەب زۆری بلەکەیە کام زۆر زیاتر خواستی لەسەر خەڵک دەکەن ئێستا زیاتر تێری ماڵیە ماڵیەکە تێری ماڵی وەک کۆکتێلە غەندورەیە بەبەغایە ئەوانێ ئەوانە زیاتر دەکرێت بەڵێ کامیان زۆر گران کەم بەبەغا زۆر گرانترە بەبەغا گرانترە بەڵێ نرخیان چۆنە بەبەغا لە چار وەرەقەی دەست پێ دەکات تا 12 سێزدەی حەسەب شێوازی بەبەغایەت چێ زیاتر ئەو بولبلانە لە تۆ دەکرێت دەوڵەمەند هەسار هەموو نەوەعەکە هەموو نەوەعەک دێتە دوکانێ کام ڕۆژ زیاتر بازاڕی ئێوە باشتر هیچ دیار نییە هیچ دیار ڕۆژەیە لەخوای بزار لە ڕۆژەیە هیچ نییە باش ئەو بولبلانە لە چ وڵاتێک کۆ بۆتان زیاتر لە ئەوروپای دێ لە بەلجیکای دێ لە هۆڵەندای دێ لەو جانە دێ لەوانە دێ ئەی لە وڵاتەکانی دەوروبەری کوردستان لە ئێران زیاتر دێ